بەڵێ ئەزیزان سڵاوتان لێبێ هیوادارم هەموو لایەک باش و تەندروست بن یادگار فایقم خۆشحاڵم جارێکی دیکە بە هاوکاری هاوکارانم هاتوومەتەوە خزمەتتان لەسەر شاشەی کوردستان 24 دیارە ئەم هەفتەیە و بە دیاریکراوی ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە بە گەنجان و ڕۆژی گیانی گەنجان و لاوانی لێنراوە ئەگەر کۆرۆنا نەبوایە ئەم ساڵ لە جیهان باشتر یاد دەکرایەوە لێرەش ئەمڕۆ سەرباری ئەوەی کە هێشتا ڤایرۆسەکە لە تەشەنەکردندایە بەداخەوە بەڵام ئەمڕۆژ چەند چالاکیەک کەم تا زۆر لە هەرێمی کوردستان بەڕێوە چوو ئێمە لەم دیبەیتە تایبەتە لەم بەرنامە مەبەستمانە قسە لەسەر خەمی گەنج بکەین لە هەرێمی کوردستان ئەمانەوێ بزانین گەنجان بێگومان لە ڕێگەی ڕای میوانە ئەزیزەکانمەوە ئێستا ئەولەویەتی داواکاریەکانیان خۆی لە چیدا دەبینێتەوە خەمەکانیان چییە کێشەکانیان چییە داواکاریەکانیان چییە ئەو شتانە چین کە دەکرێت ئەگەر ینی بە فەلسفەی ئەزعەف ئیمانیش بێت لە ئێستادا لەم دۆخەی ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی ئەو وەزارەتەی کە تایبەتمەندە بەوان وەزارەتی ڕۆشنبیری و لاوان لایەکیان لێ بکاتەوە من دڵنیام ئێوە پێتان خۆشە بزانن میوانەکانم کێ و حتمما پێتان خۆشە کە زیاتر گوێتان لەوان بێت من ئەم شەو لێرە لە ستۆدیۆی ناوەند لە هەولێری پایتەخت سێ میوانم هەیە لە شاری سلێمانی ئەزیزیش میوانێکم دەبێت و بۆ ئەوەی ئەوانیش حزوریان هەبێت لە بەرنامەکە بەڕێزێکی خاوەن پێداویستی تایبەتم دواندووە یەک دوو پرسیارم ئاراستە کردووە لە ناو بەرنامەکە ڕای ئەویش دەگوێزینەوە بۆ ئەوەی دوایی گلەییمان لێ نەکەن ئێمە لە خزمەتیاندا دەبین بە شێوەیەکی هەمیشەیی لێرە هەرێک لە بەڕێزان مامۆستا عەبدولسەلام مەدەنی بەڕێوەبەری گشتی دەستگای ڕوانگە لوتفی کردووە وەم شەو لەگەڵمانە سەرچاوماناتی هەروە دکتۆر بنارشێر کۆبرادۆستی دکتۆر پزیشکە لە چالاکیەکانی کۆمەڵگەی مەدەنی دایمەن لە بەتایبەت لە سنووری هەولێر و چواردەوری هەولێر حزوری هەبووە لە کارە خۆبەخشیەکان لە شیان ساغ بێت جێدەست و جێپەنجەی دیارە ماندوو نەبن هەروەها کاکە ڕەوەند حسێن سەرپەرشتیاری تێدەکس نیشتیمان کە تێدەکس ئەکرێ بڵین پرۆژەیەک بوو هەنگاوێک بوو دەستپێشخەریەک بوو کە گەنجی باشی هێنایە پێشەوە چ بۆ ئەوەی خەڵک بیان ناسن چ بۆ ئەوەی چانسی کاری خۆبەخشیان پێ ببەخشێت چ بۆ ئەوەی لە ڕۆمادیەکەشەوە سوودێکیان پێ بگات ئێوەش بەخێر بن سەرچاوەکانم کاکە ڕەوەند لە سلێمانی ئەزیزیش خات و شەهێن سابیر ڕۆژنامە نووس و نووسەر و توێژەر حزوری هەیە لەگەڵمانە بە سوپاسەوە زۆر زۆر سپاس بۆ ئێوە شەهێن خان ماندوو نەبن من وردە وردە گفتوگۆکەم دەکەمەوە مامۆستا عەبدولسەلام سەرەتا دێمە خزمەتی جەنابتان نەک لەبەر ئەوەی تۆ تەمەنت لەوان زیاترە ماشەڵڵا هەر گەنجی بەڵام پێم خۆش بوو بابەتەکە لە ئێوە بکەمەوە چکە بە بەردەوامی ئەوەی من سەیری فەیسبوکەکەتانەکەم و چالاکیەکانی ڕابردووشتان بەرکەوتنتان هەمیشە لەگەڵ گەنجان هەبووە پێشتریش هەر لەگەڵ جەنابتانە بەرنامەیەکمان کردو لەسەر خەمی پەروەردە کە پەروەردەش بابەتێکی دیکەی ئەم گفتوگۆی ئەم شەومانە بێ و بەر لەوەی جەنابتان دەست بە وەڵامدانەوەی پرسیارەکەم بکەن پێم خۆشە پیرۆزبایی لەو گەنجانە بکەم لەو کچ و کوڕە جوانانە بکەم کە ئەم شەو دڵ و دەروون و وجود و هی خۆیان و هی دایک و باوکانی مامۆستاکانیان هی بەڕێوەبەرەکانی قوتابخانەکانیان هی شارەکانیان ڕووناک کردەوە یاخوا پیرۆستان بێت سەرکەوتوو بن ئینشاءڵڵا ببن بە گەنجی پڕ بەرهەم و میهرەبان و پڕبەخشش بۆ کوردستان چکە کوردستان زۆر زۆر پێویستی بە ئێوەیە ئەوانەشی نمرەکەیان بە دڵی خۆیان نییە ئەوانەی کە چاوەڕێی چانسێکی دیکەن بۆ تاقیکردنەوە هێشتا دنیا کۆتایی نهاتووە هێشتا چانستان لە بەردەمە هێشتا گەنجیتان لە بەردەمە کە گەوهەر و گەنجینەیەکی گەورەیە منە میشاڵم گەنجینەیە پڕە لە گەوهەری جوان ئێوەش دڵتان لە خۆتان دانەمێنێ ڕەنگە ئەم ساڵێکی باش نەبوو بێ بۆ ئێوە بەڵام ئەم مانای ئەوە نییە کە ژیان لێرە بەدووە باش نابێت لەگەڵێەوە مامۆستا بمبورە ئەمڕۆ ڕۆژی گەنجانە من لەو پرسیارەوە تا ڕادەیەک پرسیارێکی باو تەقلیدیە دەست پێ یەکەم خەمی گەنجان لەم وڵاتە چییە داواکاریەکانیان چییە
و ئایا ئەوەی گەنج دەیەوێ هێندە قورسە کە نەخرێتە سەر پێ بۆیان؟ دەستخۆش و زۆر سپاس و شەرەفم لە حەزۆریان بە ڕێزانە لێرە ئەوڕۆ ئامادە ببین. قسەکانی خۆم چوارچوەیە بۆی دادەنم، فرێمێک بۆی دادەنم. هەر قسەیەکی تر لە خلالیان بەرنامجە باز بکرد حەزەکەم لەم چوارچوەیە ببینرێن. یەکەمیان هەر مرۆڤێک لە ئێمە و هەرگەرێک بەرپرسە لە قەدەر و مەسیری خۆی. ئێمە قەدەری خۆمان دروست دەکەین، ئێمە مەسیری خۆمان دروست دەکەین، ئێمە بەرپرسین لە ژیانی خۆمان. لە دوو تا ئێستا لە وڵاتەکانی ئێمە گەورەترین محرک بۆ دروستکردنی واقع و ئایندە تا ئێستا حکوومەتە. سێەم خەڵک گەنج بەشێکە لە کێشە، بەشێکە لەو کولتورە گشتیە کە هەبووە چونکە لە فەزایەکی تر نەهاتیە و دەبێ ببیتە بەشێک لە چارەسەریش. فەموشارەکە بەشداریکردن شتێکی ئەساسیە. چوارەم بینینی من کێشەکانی گەنجان لە 2002 کۆمەڵە مەقالاتێکم نووسی و تاریک دواتر کۆم کردەوە نامیلکەیەکی گچکە ناوەکەم کردە مەقالات فی مشکلات الشباب. لەوێش ئەو باسم کردیە، ئێستاش دووبارە ئەکەمەوە. کێشەکان لە ناو جوواکدا هەن، ناو کۆمەلگادا هەن، ڕەنگ ئەداتەوە لەسەر هەموو توێژەکان، بەڵام لای گەنج زیاتر وازح دەبیتن. فعام گەلێک نییە لە سەردەمێک لە سەردەمەکاندا ئەگەر کێشەی نەبیتن. هەیە، بەڵام هەر سەردەمێک هەر گەلێک جۆرێک لە امتیازاتی خۆی وەردەگریتن. ئێستا لە هەرێمی کوردستاندا ئەگەر باسی ئێستا بکەم، من هەندێک ئیحسائیاتی متابعاتی منی 2002 هەیە، ئەگەر دواتر مەجال هەبوو باسێک لێ دەکەین. لە 2014 دیسان ڕاستێکی ترمان کرد و ئەمساڵیش دیسان یەکێک لە مبادراتی ئێمە گەنجێک بە ناوی عمران ئەزهەر نامیلکەیەکی دروست کرد لەسەر کێشەکانی گەنجان. بەگشتی ئەگەر مولەخەسی ئەوە هەمویانە بڵێم دوو کێشەی سەرەکی ڕەست کراوە. یەکی گەنج خۆی ئیحساس پێ دەکاتن، دوو لە دەرێ چۆن سەیری گەنج دەکرێتن. کێشەی ژمارە یەک بێکاریە لە جیهاندا و لە کوردستاندا بەتایبەتی ئێستا. ئەمە خودی گەنجانیش بەشێک لەوان ئەو باسە ئەەکەین و بالمناسبە ئەوڕۆ جەولەیەکی کوردستانیم کرد، هەندێک لەوانەی دەناسم باسی نزیک پێم خۆشە دواتر بەوشمان بۆ باس بکەیت کە ئەو گەنجانت بینیەوە چیان وت ئەوی دەنگی ئەوانیش بگات ئەوە نوێنەرایەتی هەموویانەکە لێرە. دیویتر ئەڵێ مەوزوعی ناسنامەیە، خود ناسینەکە ئایا گەنج پێناسەیەکی هەیە خۆی قەیراندایە هەستەکەی یان ئەکرێ بڵین لە قەیراندایە ناسنامەی گەنج قەیرانێکە گەنج خۆی ناناسیت. عام ناڵێمەوە خۆی ئەسڵەن مشکلەی کۆمەلگا بەگشتیە، بەڵام لەوێ زیاتر ڕەنگ ئەداتەوە کە مەوزوعی مەرجعیەت و ناسنامەی گەنج تا ئێستا دیار نییە. زۆر سپاس. دیارە بە کورت بەڵام زۆر پوخت، زۆر خاڵت خستە ڕوو. منیش لای خۆم ئەوەندەی توانیم و فریا کەوتم تەدوینم کردو و نووسیومەتەوە یەک دێنە سەریان. مامۆستا عەبدولسەلام سوپاسانەکەم. دکتۆر بنار بێمە خزمەتی ئێوە. دیارە خۆت بەدەر لە چالاکیەکانی بڵین کوردستان و سنووری هەرێمی کوردستانت ئەگەر هەڵە نەبم پار ساڵ بوو بە نوێنەرە ینی 20 گەنج اختیار کران بۆ ئەوی نوێنەرایەتی گەنجانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا یان ئەفریقای باکوور و ئەم شتانە بکەن. لەوێ حتمما کۆم من سەیری وێنەکانم کرد، گەنجی تیا بوو، دیار بوو تۆ قسەی خۆتت کرد، خەمەکان خرانە ڕوو. پێم خۆشە لەوێەوە بۆمان پەیوەست بکەیتەوە. ئایا خەمی گەنجی کورد خەمێکە کێشەیەکە نامۆیە بە خەم و کێشەکانی گەنجانی دنیا یان هاوبەشی هەیە؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ڕۆژی جیهانی لاوان و گەنجان لە گەنجانی وڵاتەکەم وڵاتانی تریش پیرۆز دەکەم. خۆی وەکو مامۆستاش باسی کرد، ڕاستە چینی گەنج تاکە چین نییە کە کێشە و گرفتەکانیان هەیە، بەڵام کە دەین باسی لە کێشەکانی گەنج دەکەین بە تایبەتی وڵاتی خۆمان، کێشەکان هەستیارترن، بابەتەکە زۆر هەستیارترە لەبەر ئەوەی گەنج بڕبڕەی پشتی کۆمەلگایە. لە زانستی پزیشکی ئێمە زۆر حەزمان لەو ئەندامەی لەشی مرۆڤە لەبەرەوەی پاڵپشتە لە بۆ هەموو ئەندامەکانی تر. بە هەمان شێوە گەنجیش بۆ کۆمەلگا بەو جۆرە دەبیتن. یعنی گەنج توانای هەیە بەو قووەتە و بەو هیوایەی ئەگەر لە ناو نەچوو بێت، ئەگەر ڕێگریەکان نەبن، دەتوانن چەندین داهێنان لە بواری زانستی و لە بوارەکانی دی و ئەمە شوا دەکات کە هەم لایانی ئابووری ئەو کۆمەلگایە، هەم لایانی ڕۆشنبیر و لایەنەکانی تریش بەرەو پێش بباتن. لە ئەنجامی ئەوەی کە نوێنەرایەتی گەنجانی کوردم کردووە لە چەند کۆنفرانسێک لەوانە لە ئەمریکا، لە مصر، لە ئوردن، ئەوەی کە تێبینیم کرد هاوبەشی هەیە بەڵێ لە کێشەکان لە نێوان گەنجی کورد و گەنجی ئەو وڵاتانش کە وەک مامۆستا ئاماژەی پێدا، یعنی کێشەی بێکاری کێشێکی وەکو بڵێ یونیڤەرسەڵە، جیهانیە،
بە هەمان شێوە ئەوانیش باسی ئەو کێشەکەن کە سەرەکی ترین شتە لە وڵاتی خۆیان بەڵام بە تەکید هۆکارەکان و چارەسەریەکان و کاتەکەشی جیاوازە لەگەڵ ئەوەیمە. یعنی ئەگەر تێبینی بکەی بگەڕێنەوە بۆ ڕابردوو لە وڵاتانە چ لەلایەن حکوومەت بێت لەلایەن کەرتی تایبەت بێ تا ڕادەیەک بەپێی پێویست ئەو کێشە لە هەندێک کات بۆیان هەل کراوە بەڵام لە کوردستان دەبینین بەپێی پێویست نەبووە. یعنی کەواتە ئەگەر جگە لە بێکاری و قەیرانەکە کێشەیەکی دیکە زیاد بکەین بۆ ئەم گفتوگۆی ئەم شەومان ئەکرێ بڵین ئەو کێشەیە کە گەنجی کورد هەلی فرسەتی بۆ نەڕەخساوە پێم وابێ پرۆژێکتان هەبوو بە ناوی فرسەشەوە ئەگەر ئەوە کرێ بڵینەوە ژێکێکی دیکە لە کێشەکان ینی گەنجەکە خۆی توانای هەیە بەڵام دەرگایەکی پەنجەرەیەکی بۆ نەکراوەتەوە بۆەوەی تواناکەی خۆی بخاتەگەر. بەڵێ خۆی کێشەکان دوولایەنن ینی کێشەکە هەم ئەوەیە کە گەنجەکە هەلێکی بۆ نەڕەخساوە بۆ زەمینەیەکی لەبار ژینگەیەکی تەندروست کە بتوانی بێتە پێش و تواناکانی خۆی پیشان بدات لە هەمان کاتیشدا دەگەڕێنەوە بۆ لای خودی گەنجەکەش کە ئایا توانیوێتی خۆی لەگەڵ ئەو کۆمەلگایە بگونجێنێ لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی زانستی بێ و لە ڕووی بەرەو پێشبردننی خودی خۆی بێ لە ڕووی کارامەیەکان. ئیتر هەردوو لایەن زۆر باش ئەو دوو خاڵش گرنگن ورتری ئەەکەینەوە گەنج و خۆ گونجاندن کاکە ڕەوەند ئێوە ماوەیەکە پێم وا بێگەر خەڵت نەبم دەوری 3 ساڵێکە بەکەوتنتان بەرەو 4 ساڵەچێت لەگەڵ گەنجان زیاترە. ئەمڕۆ ئاگادار بووم کە دوێنێ وردە گفتوگۆیەکمان کرد گەنجانتان بینیوە ئەوەندەی تۆ ئەتخوێندەوە لە چاویان و لە قسەکانیان لە خەم و ئازارەکانیان ئەو گەنجانە زیاتر هەستیانە کرد چی کێشەیە لە بەردەم بەرەو پێشچوونیان و چی کێشەیە لە بەردەم ئەوەی کە کێشەکانیان چارەسەر نابێت چکە ئەمەش بابەتێکی دیکەیە. بەڵێ سەرەتا دەمێ ڕۆژی گەنجان لە هەموو گەنجانی خۆشەویستی کوردستان و جیهان و ئەو کەسانەی بە تەمەن گەورم بەڵام بە دڵ گەنج لەوانش پیرۆز بێت چکە زۆر کەسمان هەبوو لای ئێمە نەیتوانی و مارەسەی گەنجێتی خۆی بکە بەڵام کە تەمەنی گەورە دەبێت زۆر جاریشە وتری ینی گەنجێتی ینی تەمەن بەس ژمارەیە گەنجێتی یەکرێ 50-60 ساڵیش بێر گەنج بی ڕاستە خۆی من نامێ ئەو شتانی کە مامۆستا یاخود دکتۆر بنار یاخود خاتون لە سلێمانی دووبارەی کەمەوە بەڵام بەڕاستی ئێمە لە ماوەی ڕابردوودا کە کۆمەڵێک توێژینەوە و ڕاپرسیمان کردووە چاڵاکیەکانی دوێنێ و ئەمڕۆ و چەند هەفتەی ڕابردووشمان ئەومان بۆ دەردەکەوێت کە گەورەترین گاب یا بۆشایی ئێستا لە هەرێمی کوردستان لە نێوان گەنجان و دەسەڵاتدایە دەتوانم تا ڕادەیەکی زۆر بڵێم کە بڵێن ئەم پردەی پەیوەندی لە نێوان دەسەڵاتی ئەم وڵاتە لەگەڵ گەنج لە وڵاتە پچراوە یعنی تا ئەگەر سیر بکەیت لە سوشال میدیا یاخود لە هەموو ئەو سەرچاوانەی دیکە کە گەنج دەنجی پێدەگات هەمووی گلەیی دەکات هەمووی تووڕێ گەنج ئەمڕۆ تووڕێ بەڕاستی پێویستی بە ئاشبوونەوە هەیە. ئێمە لێرەدا خاڵێک وەکو باسم کرد مەسلەی پچرانی پەیوەندی نێوان دەسەڵات و گەنجان ناڵم بە سەتاسەتی دەڵم بە ڕێژەی زۆر ئەگەر ماوەیەکی زەمەنی بۆ دیاری بکرێ ئەکرێ بڵین لە دوای ڕاپەڕینەوە ئەم پەیوەندیە نەماوە یان من دەڵێم بەخۆیەوە بینیوە لە چەند ساڵی ڕابردوو پێمان وایە ئەویش بەهۆی ئەوەیە کەوا لێرە گەنجان ئەسڵەن وەزارەتی ڕۆشنبیری و لاوان لەگەڵ ئەو پەڕی ڕێزم بە تایبەتی مەسلەی لاوان زۆرینەی گەنجان بەپێ ئەو ڕاپرسی ئێمە بەپێ ئەو توێژینەوانە ئێمە زۆرینەی گەنجان وەزارەتی با بڵێن بەشی لاوان لە وەزارەتی ڕۆشنبیری بە نوێنەری خۆیان نازانن ئەمە واقعەکە و دەبێت بگوترێت بەڕاستی دوادارین لە داهاتووە وەزیری ڕۆشنبیری حزوریە بێت لە بەرنامەکان وەڵامی ئەمەش باتەوە من ئەسڵم پێشنیار دەکەم هەر ئەو بەشی لاوان نەهێڵن لە وەزارەتی ڕۆشنبیری و فەرمانگەیەکی تایبەت سەر بە ئەنجومەنی وەزیران تایبەت بۆ لاوان دروست بکرێ وەکو چۆن فەرمانگەکانی تر هەیە بۆی ئەو پردەی پەیوەندی باشە کاکە ڕەوەند وەزارەتەکە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان کە تۆ ینی ڕوونە کە پەستی بێزاری لەوەی کە نەیانتوانیوە حقیقت بەڵێ دەکرات چی بکات و نەیکردووە من بۆ ئەمە ڕوونکەینەوە با ئەو پرسیارە لە وەزارەت بکەین ئایا تا لە ماوەی چەند ساڵی ڕابردووە چەند پرۆژەی گەنجان کە پرۆژەی داهێنان بووە پرۆژەی زانستی بووە پرۆژەی کۆنفرانس بۆ بەرەو پێشچوون بووە زانست بووە یاخود هەر شتێک بووە توانیویانە بەشدار بن من ناڵێم با بڵێن ئیشەکانیان بە تەواوەتیەوە بکەن من دەڵێم ئێستا ئەمە پێویستمە بە دەستگایە کە پێویستمە بە شوێنێکە کە گەنجی ئەم وڵاتە زیاتر لە 160 ئەم وڵاتە گەنجە
لە هەرێمی کوردستان زیاتر لە 160 گەنجە کەواتە ئێمە دەبێت گرنگجیەکی وا بە گەنج بدەین. ئێستا گەنج هەموو زۆربەی کە بیرۆکەی هەیە یاخود تەنها لە چەند ڕێکخراوێکی دیاریکراو کە کاتێک پرۆژەیەکیان هەیە دەتوانێت لە دەرگای ئەوان بدات. بەڵام ئێمە پێویستمان بە ڕێکخراوەکانی چەند بەدەمیانەوە دێن ئەمەش بابەتێکی دی بێگومان ئەمەش ڕێکخراوەکان بە پێی با بڵێن ئەو حەجمە ئەو بودجێ یاخود ئەو پرۆژە دیاریکراوانی خۆیان ناتوانن بە تەواوەتی. بەڵام لە هەرێمی کوردستان من مەبەستم لێرەدا ئەوەیە لە هەرێمی کوردستان پێویستە ئێمە دەستگایەکی تایبەت کە گەنج بتوانێت گەنج و دەسەڵات بەیەکەوە بەسترێتەوە ئایدیاکانیان بیرۆ دێمەوە خزمەتت بۆی بڵین تۆ میکانیزمەکانمان بۆ بخەیتە ڕوو ئەم نیگەرانی گەنجان بگا بە حکوومەت و بە وەزارەت و لایەنی پەیوەنددار بە چ میکانیزمێک ئەم پەیوەندیە چاک بەڵێ بێگومان بەڵام یەکشت من هاوڕای مامۆستا عەبدولسەلام بەنسبەت مەسەلەی هەڵی کار دەرفەتی کار بێگومان ئەوە ژمارەیەکە لە گرفتەکانی گەنجانەکەم هەر بژین. شەیان خان سڵاوتان لێبێت ئەم هاوڕێیانە لێرە دیارە نوێنەرایەتی گەنجانی هەولێر و سۆران و چۆمان و کۆیە و دەڤەری بادینانەکەن بەڵام ئەرکی تۆ ئەم شەو قورسرە بە تەنها خۆت نوێنەرایەتی گەنجانی ئەوەیەکەی. خەمی گەنج چ جۆرە خەمێکە لێرە لە هەرێمی کوردستان و ئایا گەنجان خۆیان درکیان بەوە کردووە وەکو هاوڕێیان ئاماژەیان پێدا کە قەیرانی جۆرا و جۆر ڕووی تێکردوون سەرباری ئەوەی کە کۆمەڵێک بەرپرسیارەتی هەیە ماف هەیە ئەبێ بۆ گەنج دابین بکرێ لە هەمان کاتە گەنجیش کۆمەڵێ ئەرکی لەسەرشانە و هەر قسەیەکی دیکە کە ئەتانەوێت ئیزافەی بکەن فەرمون. بەڵێ کاگیادگار سڵاو لە تۆ سڵاو لە میوانەکانیش سڵاو لە بینەرانیشەکەم پیرۆزبایی لە گەنجانەکەم لە بەهرەمەندانەکەم هەرچەنە لەوانێ گەنجان ئێستا پیرۆزبایەکەشمان لێ قبوڵ نەکەنیان وەری نەگرن ئەوەی کە من تێبینیەکەم بەڕاستی ناتوان بڵێم نوێنەرایەتی یان بە زمانێکی گەنجانە کە کێشە و گرفتەکانی گەنجان بگەێنم لە ناوچەیەکی دیاریکراو یا لە شارێکی دیاریکراو ناچونکە با ئێمە تێبینی ئەوە بکەین نەک بە تەنها لە کوردستانە بەڵکو لە تەواوی جیهانە بەشێک لە کێشەی هاوبەشی گەنجان هەیە. بێگومانەوەش کە تێبینی ئەکرێت بە تایبەتی لە ئێستاە چ لە سلێمانیە چ لە شارەکانی تر دەنگێکی ناڕەزایەتی وەکو میوانەکانیش ئاماژیان پێکرد دەنگێکی تووڕە هەیە تووڕەی گەنجان هەیە. بە تایبەتی ئێمە بیرمانە چێنەک بە تەنها پرسی گەنجان و بابەتی گەنجان لێرە لە هەرێمی کوردستانە هەمومان لە ناو گەلێک قەیرانی گەورە گەورەیە ژیان ئەگوزارێنی ژیان بەسەرە بین گرفتە گەورە گەورەکەشمان گرفتی داراییە گرفتی ئابوووریە کە ئەمە دوجار ئەتوانم بڵێم بەشێکە یا کلیلێکی گەورەیە لە چارەسەر و لە دەرگاکردنەوەی چارەسەر لەسەر کۆی کێشەکان. بۆیە گەنجانیش زۆر تەکید لەسەر مەسەلەی دارایی و ئابووری ئەکەنەوە زۆر گرفتی نەبوونی هەلی کاریان هەیە کە هیچ زمینەیەکیان بۆ نەڕەخساوە تەنانەت ئێمە نەمانتوانیوە گەنج ئەمەندە بە کێشە و ململانی سیاسی و بە کێشەی ئابوووریەوە سەرقاڵە تەنانەت ناتوانێت خۆی بناسێتەوە خۆی ئەمە تا چەندە ئەم سەرقاڵبوونە سەرقاڵبوونێکی دروست و باشە بێگومان کە دروست نییە ئەم سەرقاڵبوونە چونکە ئێمە جارە پێویستیمان بەوەیە جۆرێک لە سەقامگیریمان هەبێ بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستانە تەواوی کۆمەڵگا ئەنجا با بڵێن پرسی گەنجان ژنان مناڵان دواتر هەموو ئەمانە پێویستی بە جۆرێک لە سەقامگیری هەیە بۆیە کاتێک کە تۆ سەقامگیری ئاسایشت نەبێ سەقامگیری سیاسیت نەبێت سەقامگیری ئابووریت نەبێ ناتوانانی بە تەنها تەرکیز بخەیتە سەر بەشێک لە گەنجانیا بە تەنها پرسی گەنجان کە بڵێ ئەمە دروستە نەخر بێگومان ئەم جۆرە لە سەرقاڵکردنەیان ئەم هەموو ململانێ و ئەم هەموو کێشە گەورە گەورەی کە لە ناو هەرێمی کوردستانای هەڵبەت نامەوێ من ڕەشبینانە قسە بکەم بەس ئەوە واقعبینانە شەکە ئێستا دەنگێکی ناڕەزای و دەنگێکی زۆری گەنجان هەیە کە هەمیشە کێشە و گرفتیان هەیە و ناڕازین لە ژیان و ژینگی کە ئێستا تێیدا. تا چەندە لەگەڵ ئەو بۆچوونەی کاکە ڕەوەندی کەوتی بۆشاییەک کە تەمەنی بۆ چەند ساڵێک پێشتر دەگەڕێتەوە لە نێوان گەنجان و حکوومەت گەنجان و وەزارەتی ڕۆشنبیری و لاوان گەنجان و ئەو کەسانەی دەتوانن شتێک بۆ گەنج بکەن دروست بووە. لە ڕاستیە بەرپرسیارەتی یەکەم بەرپرسیارەتی گەورە لە ئەستۆی حکوومەتە و پەنجە ئەبێ بۆ حکوومەت ڕاکێشین بۆ ئەو دامەزراوە فەرمیانەی کە تەرخان کراون و تایبەتن بۆ ئەوەی کە چۆن زەمینە بڕەخسێنن زەمینە فەراهەم بکەن بۆی کە گەنجەکان بتوانن خۆیان بەهرە و تواناکانی خۆیان بدۆستنەوە بە جۆرێک لە جۆرەکان
ئێمە بتوانین ئەو گەنجە بەهرەمەندانی کە هەمانە سوودیان لێوەربگرین لە داهێنانەکانیان لە بیرۆکەکانیان نەک تەنها لەسەر ئاستی ناوخۆش بەڵکو ئێمە چۆن وا بکەین ئەو گەنجای وزەی ئەو گەنجانە بەکار بهێنین چ لە ناوخۆ چ لە دەرەوەی وڵات بۆیە بێگومان ئەو بۆشاییە هەیە و گەنج چ لە دەسەڵات و چ لە بەشێکی زۆری کۆمەلگا دابڕاوە و ئەو بۆشاییە زۆر بە دەقی ئەبینرێت بەڕاستی ناشاردرێتەوانێ چەنانەت ئەتوانم بڵێم بەشێکی گەنجان لەگەڵ خۆشیانە لەگەڵ وجودی خۆشیان دابڕاون و کێشیان هەیە و بۆشاییان دروست کردووە. سپاسان دەکەم شایان خان بێگومان دێمەوە خزمەتان مامۆستا عەبدولسەلام لەبەرەوەی کۆتا قسەی شایان خان باسی لە کێشەی گەنجان لەگەڵ خودی خۆیان کرد بۆیە خاڵی دووەمەیەنمە یەکەم و با قسەیەک لەسەر ناسنامە بکەین ئەم ناسنامەیە کە گەنج پێویستی پێیەتی ئەکرێ بڵین کاتێک گەنج خۆی دەناسێت دەتوانێت کۆمەڵگەکەی بناسێ پێداویستیەکانی کۆمەڵگەکەی بناسێ و ئەو ڕێگەیانەی کە ئەنجامیان دەبێت بەکار بهێنێ بۆ داواکردنی مافەکانی ئەگەر بە مختصری وەڵام بدەم بەڵێ ینی چونکە لەبەرەوە من ئەو فرێمەی سەرەکیم دانا چونکە لە کۆتاییدا هەر یەکێک لە ئێمە بەرپرسە لە ژیانی خۆی باش فەگەر خودی تاکێکە خۆی بناسیتنەوەتە لە هەمان ئەو واقعکە پڕە لە قەیران ئەو سەرکردانەمان هەیە و ئەو سەرکردانەمان هەیە و غەیری ئەوانە زۆریش هەبووی نەتوانیانە خۆیان تحقیق بکەن لەگەل ئەو هەموو قەیرانانە کەواتە مەجال هەیە ینی نسبیە مەوزوعەکە بێگومان ئەزانم کێشە هەیە بێ مواجهە بکەین بەس من ئەمە دیویتریش سەیری مەوزوعەکە بکەین بۆ کاتێک کە یەکێک لە ئێمە لە شەقامێکدا ئەچیتن و بەردێک لە ڕێگادا بیتن و کاتێک کە ئەکەویتن قاچی بە بەردەکە ئەکەویتن دێتن گوێن بەەوە کەسە ئەداتن کە بەردەکە لەوێدانە دانانی بەرد لەوێ بە ئیرادە بیت یان بە بێ ئیرادە بیت هەڵەیە باش بەس دە نەفەر پێش جەنابەت هاتن لەوێ تێپەڕین نەکەوتن بەو بەردە بۆ جەنابەت لەوێ کەوتی ئەوەش یەکێکە لە پرسیارەکان ناڵم هەموو پرسیارەکە فمەوزوعی ناسنامە و خود ناسینەکە و من ئەسڵەن کێم و پەیامی من چێ و من چ بکەم لەم وەزعەدا زۆر گرنگە بەشێک تێدا ڕەنگە جەنابەت بڵێ و ناڵم هەندێک لەو کێشانە دەرەنجامی کێشەیەکی ترە فەدێ لێرە باسی قسە لەسەر کۆز و ئیفێکتەکە بکەین لەسەر هۆکار و دەرەنجامەکە بکەین دەم خۆش هۆکارەکە چییە و ئەم دەرەنجامەمان مەوزوعی پرۆسێسی پەروەردەی ئەسڵەن لە هەرێمی کوردستان دایمە قەیرانی ناسنامەمانە ئێمە کەینە تا ئێستا واضح نییە وەڵامی ئەم پرسیارە نەدرایتەوە ڕاستی کۆزێک قەزیەکمان نییە ئێستا کۆمان کاتەوە جاران هەمان بووە بەڵام لە دوای نەوەتەکان کاتێک کە لە شار خاتین شار و کوردستان و هەرێمان دروست کرد ڕاستی نەمانتوانی مەرجعیەتێکی واضح و ناسنامەیەکی واضح بۆ هەرێمی کوردستان دروست بکەین و هێدی خۆمان دابەشمان کرد حتا ینی لەسەر ئاسی مەناڵتقیەت و عەشایرەتیش خۆمان دابەش کرد هەر باسی مەوزوعی دین و مەزهەب و ئەوانە هەر نەکە ینی تا پێش هەر بۆ دوور بچین هەر ئێستاش ئێمە لە مەوزوعی مەناڵتقیەتیشتە دەرنەچوینە فەچجا مەوزوعی فکری و حزبی و ئەوانە فمەوزوعی ناسنامەی کوردزانین کوردستان زانی ناسنامەی کوردستانی ئیشکالێکە ئەمە بە دامەزراوەکانەکرێ یانە بێ گەنج خۆی بگەڕێت و دەم مناڵم لازم و مەلزومێک هەیە لەم بینە بۆ ئەڵێن کۆز و ئەفێکتەکە وەکو واقع ئێستا گەنجەکە بەو شێوازەیە بالمناسبە مەوزوعی میلێنیەلز کە ئەوانەی لە ناوەڕاستی هەشتاکان و لە ناوەڕاستی نەوەتەکان لە دایک بووینەوە باسی ئێستا جنێریشن زی ئەکرێتن هەندێک لەو ماسەفاتانە جیهانین تایمەش دیسان وەکو مرۆڤێکی ئینتەرناشنال سەیری بەشەدەکە بێگومان چوار سیفەتی سەرەکی هەن بۆ گەنجی میلێنیەلز لەو سەردەمە لە هەموو شوێنێکە گەنجەکە متەمەردە نەک بەس لە کوردستان ڕاستە لێرە زەختەکە زۆرترە من ڕۆحی یاخیبوونی تیا تێدایە سوڵتە قبول ناکات لەسەر ئاستی هەموو جیهان بەو شێوازێ بە دووی ثەقافەت ڕبح سەریعەکەوی زوو چونکە ئینتەرنێت و ئەوانە هەموو شتێک سەریع بۆی دێتن ئەوێ ئەو شتانە زوو بەدەستی بگات لەگەڵ مەوزوعی استحقاق حاڵەتێک هەیە چونکە قوربانی و تەسحیاتەوە بەشێکە لە پەروەردەی دیسان لەسەر ئاستی جیهانە چونکە دایک و باوکێکە زۆر قوربانیان بینیوە فە بەشێک لە دەلالەکە ئەدەنێ فە تۆ مستحقی هەموو شتێکی ئەوەی خۆی نەیبینیوە ئەوەی خۆی بەدەستینێناوە بۆ ئەم دابینی دەم خۆش و دووبارەوە بەس کوردستان نییە کوردستان بەشێکە لەم مەوزوعەکەم تا زۆرێک ئەو مواسەفاتانە لێرە هەن باش فدەگەڕێنەوە مەوزوعی ئەوەی جەناب دیسان مەوزوعی ناسنامەکە دەوریکە بوعدە پەروەردەکە بەس ئەگەر کۆمەڵگاکە ئەو ناسنامەی هەبووایە مەرجعیەتەی وازە هەبووە دەبووە بچتە ناو ناوەندەکانی خوێندندا ئێستا مەوزوع ئینتیما بۆ وڵات و ئەوانە ئەم مەفهومە زۆرێکە لەو بابەتانی مندامناوە قسەی لەسەر بکەین ئایا بئینتیما
لەکوێی گیان و بوونی گەنجی کورد بالضبط من ئەو دوانە ڕاستی کە دادانم هەمویان بە شێوازێک لە شێوازەکان ئەلکێنەوە لەگەل یان مەوزوعی بێکاریەکە یان مەوزوعی ناسنامە بەڵام پەروەردەکە زۆر ئەتوانێت ڕۆڵی ئیجابی ببینی ئەگەر سەدا ملیۆن باشە دکتۆر سپاس دەکەم مامۆستا دکتۆر بنار لایەنە پەروەردەیەکە ئەتوانێت چی بکات بۆ ئەوەی هەر لە دایەنگە و باخچەی ساوایان و پاشان قۆناغی بنەڕەتی و ئامادەی و پاشان زانکۆ و پەیمانگەکان و خوێندنە پیشەیەکان و پاشان ئامادەکردنیان بۆ بازاری ژیان و بازاری کاریش ئەتوانین بڵێن ئەگەر لە بنچینەوە بە ڕێکوپێکی هات بە باشی دەڕوا یان لە بنچینەوە ئەگەر گەنجێکی لاواز گەنجێک کە ئەوەندە شکێنراوە لە قوتابخانەکە ئەوەندە پێی وتراوە تۆ ناتوانی تۆی چت پێ ناکرێت تۆ فاشلی تۆ سەرکەوتو نابی کە گەورەش بێت بێگومان لە ڕووە سایکۆلۆژیەکەشەوە هەر لەگەڵی ئاڕات ئەکرێ ئەمە بڵین گەنجی کورد ئێستا بەشێکی گەنجان باجی ئەگەر بکرێ خراپی پەروەردەکە ئەدەن چ لە ناو خێزان چ کە دواتریش دێنە دەرەوە بۆ ناو ناوەندەکانی خوێندن دەستخۆش وەک خۆت گوتت پەروەردە هەر ئەوە نییە کە لە پۆلێک دانیشتبی کە تازە لە پۆلیەکی سەرەتایی و چاوەڕێ ئەوەی مامۆستا و وەزارەتی پەروەردە بکەن بەڵکو یەکەم شت لە ناو خێزانی خۆت دەست پێ دەکات ئەسڵەن پێش ئەوەی بڕۆیە لە پۆلێکدا بنیشێت ئیدی لەو لایەنە خێزان زۆر دەوری سەرەکی دەبینێتن پاشانیش قوتابخانە کە دووبارە دەرگایەک دەبێت بۆ کردنەوەی ئەو گەنجە کە بتوانی لە داهاتوو ئێمە ناتوانین گەرانتی بکەین کە ئەگەر پەروەردەی زۆر باشبی لە مستەقبل کەسێکی زۆر باش بەڵام حەسەب ڕیسەرچەکان توێژینەوەکان کە دەریاخەن بڵێ بەلایانی زۆرەوە وایە بەڵام ناتوانین ئەو شتە لەسەر هەموو کەسێک تاقی بکەینەوە کەسی زۆر سەرکەوتومان هەیە لە ناو گەنجی کوردیش کە بەناو خۆتان نەزانن و واقع و ئاشکرایە کە لایەنی پەروەردەیی کە لە سەرەتاوە ئێمە پێدا ڕۆیشتینە زۆر باش نەبووە کەم و کوڕی زۆر هەبووە بەڵام لە هەمان کاتیشدا گەنجی زۆر سەرکەوتومان هەبووە زۆر ڕوخێنرایە خۆم یەکێک بووم لەوان کە بەبیرم دێ مامۆستا لەسەر شتێکی زۆر بەسیت زۆری شکاندمەوە بەڵام لەسەر ئەو شکاندنەوەی دواتر دەرگایەکم لە بووە کە زۆر خۆم لەو بوارە پەروەردە بکەم کەواتە تۆ بژاردت هەیە من خۆشم ئێستا زۆر باش بیرمە خێزانەکەشمی هاوڕێکانیشم ئێستا گەر بەرنامەکە ببین نەزانن باسی چیەکەم بە دڵی خۆیان هەندێک لە مامۆستاکان ئەوانی دیکە هەمیشە جێگەیان ئێرە ئەبێ یعنی ئەوەن تا ڕادەیەک شکاندویانم کە واز لە هەموو شتێک گەنم کەواتە با بە کورتی بڵم نیکەم بە مەسەلەیەکی شخصی چکە ئێستش داخەکەم لە دڵە ئەکرێ بڵین بژاردەمان هەیە ئەکرێ گەنجەکەت سەرباری ئەوەی پێڵێن ناتوانی بڵێ ئەتوانم بڵێ وەڵامەکە بڵێ لە هەر کاتێک کە ئەوەی پاش ئەوەی کە شکێنراویش و جینگەکەت باش نەبووە لە ڕووی خێزانبی وەکو گوتم ڕاستە زۆر گرنگە کە گەر خێزان و پەروەردەیەکی باشتای بەڵام هەموو کاتیش مەرج نییە تۆ توانی بەبێ ئەوانش بتانی کەسێکی سەرکەوتوو بی و نمونەشمان زۆرە سپاس دەکەم بێگومان هەموو یاسا و ڕێسایەک ئیستیسنایەکی هەر تێدەبێت و خەمێکی دیکەش کە دەکرێت ئێمە لە بەرنمەکانی داهاتووە لەسەری بۆستین ئەویش ئەو نەوەیەیە کە لە ماوەی 12 بۆ 19 ساڵی داهاتوو دێت تەمەنیان 18 ساڵە تەمەنیان 25 ساڵە یەکسەر جیاوازیە چینایەتەکە دروستە بێ ئەم لە قوتابخانەیەکی تایبەت و ڕێکوپێک پەروەردە بۆ ئەوش لە قوتابخانەیەکی پڕنەهامەتی بە 40 تەلەبە و 45 تەلەبە و 50 تەلەبە ئەم زۆر باش فێر کراوە ئەویش زۆر خراپ ئەوەش خەمێکی دیکەی هیوادارم لە داهاتووە حکوومەت لای لێ بکاتەوە سپاس دەکەم دکتۆر بنار کاکەڕەوەن با بەردەوام بین لەسەر قسەکردن لەسەر خەموو نیگەرانیەکان ئەو داتایانی لە بەردەستی تۆن یعنی جگە لەوانەی کە باسمان کرد بێکاریە قەیرانی ناسنامەیە نەڕەخساندنی هەلە چی دیکە هەیە کە خەمی گەنجە و ئێمە کەم بەلایە چوین کەم بیرمان لێ کردوتەوە زۆر باو نەبوون یان ئەگەر بەمانایەکی دیکە بڵێن ئەی گەنجان چیانەوێت گەنجان چیان دێ ئەوە پرسیارێکی زۆر گرینگە دەزانی بەریەکەوتن ئێستا هەیە بەریەکەوتن لە نێوان نەوەی ئێستا لەگەڵنەوەی ڕابردوو هەیە پێویستەنەوەی ڕابردوو گوێ لەنەوەی ئێستا بگرێ بەڕاستی ینی بزانێت داواکاریەکانیان چییە خواستیان چییە سێرگە کاگیادگار کاتی خۆی با بڵێن گەنجی ئەم وڵاتە حەزی لە یاری تۆی پێبوو زۆر یاری تۆ پێ دەکردم بیرم دێکە منداڵ بووین دوای هەرزەکاری ئەوانش حەزمان لە یاری تۆی پێبوو هەستان
یاریگای تۆپیان دروست کرد لە هەموو شوێنێک لەسەر ئەساسی ئەوەی کەوا زۆرینەی گەنجان حەزیان لە یاری تۆپی وەڵامی خواستێکی وەڵامی خواستیان داوە ئێستا تۆ پێویستە بزانانی خواستی گەنج چییە بۆی ئیشەکەی بۆ جێبەجێ بکەیت چونکە ئەگەر ئەوا بەردەوام بێت بەریەکەوتن دروست دەبێت لە داهاتوو بەڕاستی یا من نای لێ دەرم کارەسات یعنی بۆیە ئەگەر ئێمە لە ئێستاوە بتوانین گەنجەکانی ئێستا بدوێنین چیتان دەوێت ینی من هەمیشە ئەوە دەڵێم ئەزمموی ئەوانەی کە لە ڕابردوو ئەم وڵاتیان دروست کردووە و ئەکتیڤیتی ئێمە ینی ئەو ئەنەرژی ئێمە هەمانە با بڵێن ئێستا گەنجی ئێستا هەیەی ئەو ئەنەرژی ئێستا هەیەی بەیەکەوە دەتوانرێت جوانترین کار بۆ گەنجان بکرێت جوانترین ئەزمون دروست بکرێت بۆ گەنج بەڵام ئەگەر هەموو بەراوردەکان لەسەر بنچینەیەوە بێت ئێمە لە ڕابردوو وابووین کاتی خۆی ئێمە وابووین ئێوە ئێستا بۆ وان ئێوە لە خۆتان بایی بوون ئەمە هەستەکەی کە کاریگەری زۆر نەرێنی دەبێت وا دەکات کە بەرکەوتنەکە خێراتریش بێت بێگومان ئێستا بۆ منە من لە تەمەنێکدا بووم کۆمەڵێک شەڕ و کۆمەڵێک نەهامەتیم بینیوە بەڵام براکەم کە لە من زۆر گەنجترە ئەو نەهامەتی نەبینیوە کاتێک کە من بۆی باز دەکەم دەڵێ من حەز دەکەم لۆمەشی و سەرزەنشتی نبی دەڵێ من حەز دەکەم وەکو گەنجانی وڵاتانی تر بژیم بەهۆی سوۆشیال میدیاوە بەهۆی مەسلەی جیهانگیریدا ئێستا هەموو گەنجی ئەم وڵاتە سیر دەکات ینی گەنجێک لە وڵاتێکی تر چۆن دەژی ئەمە نامانێت تەقلیدی ئەوان بکەین بەڵام بەلایانی کەم دەرفەت هەبێت دەرفەت زۆر گرینگە گوێیان لێ بگیرێت ئەمە زۆر گرینگە هەتا ڕادێکی باش من دەستخۆشی لە کۆمەڵێک نامێ ناویان بینم بەڵام گەنجی ئەم وڵاتەدا ناسێت کۆمەڵێک کەس هەن خەمخۆری گەنجی ئەم وڵاتن جێگای دەستخۆشین و ینی بەڕاستی ئەوان هیوایەکن بۆ گەنجانی ئێستا و حەز دەکەم لە داهاتوش هەندێک ئامار هەیە کە ڕێکخراوی UNFP و یونیسف و سیدا و لەگەڵ وەزارەتی پلاندانانی عێراق و وەزارەتی پلاندانانی حکومەتی هەرێمی کوردستان و کۆمەڵێک ڕێکخراوی تر ئیشیان لەسەر کردووە لە ئایاری ئەم ساڵ با بڵێن لەم ساڵدا پەبلیش کراوە هەندێک ئامار هەیە کە بەڕاستی ئامارەکان سەیرە ئەگەر سیر بکەین من حەز دەکەم ئەو ئامارانە لێرە باس بکەم طبعا ئەوانەی کە تەمەنیان لە نێوان 15 بۆ 24 ساڵە سەتا نزیکی 27.5 بێئیشن بێکارن ئەمە یەک دوو ئەو کەسانەی کە نازانن کۆمپیوتەر بەکاربێن کە ئێمە باسی دەرفەتی کار دەکەین یەکێک لەو با بڵێن تایبەتمەندیانەی ئێستا هەموو کۆمپانیایەک هەموو لایەک کەرت تایبەت کە داوا دەکات دەڵێت تۆ دەبێت بزانیت پرۆگرامەکانی با بڵێن مایکرۆسۆفت یاخود هەر پرۆگرامێشتری و یەکێک لە زمانە زیندووە سەیری ئەم ئامارەکە 141 گەنج ئەو گەنجانەی لە نێوان تەمەنی 10 بۆ 30 ساڵ لە عێراق هەرێمی کوردستانیش بە داخلی ئەوانە 141یان نازانن کۆمپیوتەر بەکار بێنن ئەمە ئاماری ئەم ڕێکخراوە جیهانیانەیە باش ئەمە باسی مەسلەی خاوەن پێداویستەکان کرد ئەو گەنجانەی خاوەن پێداویستینە سیرکە ئەوانەی خاوەن پێداویستین لە عێراق بە هەرێمی کوردستانیشەوە لە تەمەنی 10 ساڵ بۆ 30 ساڵ 167یان مەسروفیان ناخواردنیان هەموو با بڵێن ئەو بژێوی ژیانیان کە ڕۆژانە پێویستە با بڵێن پەیدای بکەن و یاخود خزمەت بکرێن 167 ئەو گەنجانەی کە خاوەن پێداویستینە لە نێوان تەمەنی 10 بۆ 30 ساڵ لە عێراق لەسەر ئەستۆی خێزانەکانیان بەڕێوە دەچن هیچ موچەیەکیان نییە ئەمە تەمان بەو شێوەیە باش هەروەها ئاخر شت دوایین شت سیرکە ئەمە داتایەکی زۆر مەترسیدارە 15 ئەو کەسا ئەو گەنجانەی کە تەمەنیان لە نێوان 15 بۆ 30 ساڵە لە عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە ڕۆژانە 5 بۆ 6 کاتژمێر فراغیان هەیە و هیچ نییە بیکەن 5 بۆ 6 کاتژمێر 5 بۆ 6 کاتژمێر بەپێی ئەو داتایە لە کوی گشتی اینجا لە 4 دەست پێ دەکات 5 تا دەگاتە 6 کاتژمێر فراغیان هەیە و ینی بێئیشن ئیتر بێش سپاسانەکەم هەر بژیت بۆ داتاکانیش بێگومانەوە لە ماوەی بەرنامەکە بەکارێنەوە شێن خان بابەتی بەتاڵبوونەکە پەیوەستەکەمەوە بە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان و سوۆشیال میدیا چونکە لە پسپۆرەکەیەوەشەوە نزیکە دێمە سەر میدیاش بەڵام پێش میدیا چونکە ئێسا وترێت سوۆشیال میدیا خەریکە پێش میدیاش دەکەوێتەوە مۆبایلەکەی دەستی نازانم ئامێرە زیرە کۆشمەندەکەی لە تەلەڤیزیۆنەکە بەلاوە لە شاشەی تەلەڤیزیۆنەکە بەلاوە گرنگترە ئەکرێ بڵێن تۆڕە کۆمەڵایەتیەکان زیانیان زۆر زیاتر بووە لە جیاتیەوەی قوتابخانەیەک بن بۆ گەنجەکانمان کە دەکرێت قوتابخانەیەک بێ مۆبایلەکەی دەستی بووە بە وێرانەیەک و تواناکانی خۆی تیا بە هەردەر دەدات بە شێوەیەکی ڕۆژانە بەڵێ منەمێ لەوە دەست پێ بکەمەوە باسی ڕێژەی بەتاڵەتان کرد ئەمە ئاماژە بە یەک وچەی پارێزگاری سلێمانی بم کە باش لەواکە ئەڵێ لە هەموو عێراقا
پارێزگای سلێمانی ڕێژەی هەژاری و ڕێژەی بەتاڵە تایە کەمترە بەنسبەت لە چاو هەموو محافەزەکانی ترا کەواتە ئەچمە سەر ئەوەش کە بڵێم ئەگەر تێبینی بکەین زۆربەی کات دەنگی ناڕەزا و دەنگی ناڕازی لە گەنجانە یا لە هەموو چین و توێژەکانی تریشە لەوانێت زۆرتر لە سلێمانی بێ کەواتە ئێمە ئەبێت لە بەرچاوگرتنی ئەم تێبینیە و ئەو پرسیارە بەڕاستی ئەوە بڵێن کە کێشەی گەنج جگە لە بابەتی هەلی بێکاری و نەبوونی زەمینە ڕەخساندن بۆ چۆنێتی توانا و بەهرەی گەنجان و کە بتوانن لە بەرئەساسی ئەوە داهات پیا بکەن و بژێ ژیانی خۆیان دابیر بکەن بەڕاستی کێشەی دیکەشمان هەیە لەگەڵ ئەمانە ئەنجا ئەچمە سەر بابەتی سۆشیال میدیا و میدیا کە بە شێوەیەکی گشتی باسی کرد مەسلەی سۆشیال میدیا هەموو ئەو ئامرازانە هەموو ئەو هۆیە تەکنۆلۆژیانی کە ئێمە لە کۆمەڵگەیەکی تازە پێگەیشتووە بەکاری ئەهێنین و لە هەموو وڵاتانی خۆرئاوە و پێشکەوتوو کە بەکار ئەهێنرێ هەمان ئامرازە هەمان هۆکارە هەمان شێوازی بەکارهێنانی چییە بەڵام گرفتەکەی ئێمە ئەمەیە ئێمە ئاشتی هۆشیاری و ئاشتی هۆشیاری بەکارهێنانمان لەکوایە ئەمە پرسیارەکەیە بۆچی مەسەلەن گەنجی ئێمە کە ئەوترێت مەسەلەن بەتاڵی هەیە و کاتی فەراخی زۆر زۆرە بۆی تەرکیزی کردوتە سۆشیال میدیا بەڕاستی ئەگەر ئەم گەنجە بەهۆیەک لە هۆیەکان بە هەموو بەرپرسیارەتی دام و دەستگا و دامەزراوە فەرمی و نافەرمیەکان و میدیا و ڕێکخراوەکان و هەموو بۆ ئاراستەیەک کار بکا کە کۆمەلگایەکی هۆشیار بێ ئەو کاتە شێواز و بەکارهێنانەکانیش بەکارهێنانی ئامرازەکانی شێوازێکی ترە نۆرمێکی ترە فۆرمێکی ترە بەڕاستی بۆیە ئێمە جارێ سەرەتا کێشەمان لەسەر مەسلەی ئاستی هۆشیاری و دیسان دەچێتەوە سەر خاڵی پەروەردەکە بۆیە بەکارهێنانەکانیشمان بەڵێ بێگومان نەبوونی پەروەردەی هاوچەرخ ئەزای بەشێکی زۆر بەرپرسیارەتی هەیە لە زۆربەی ناوەندە جیاوازەکانە لەسەر مەسلەی ئاراستەکردنی کۆمەلگا هۆشیاری گەنج چونکە ئەمەیەکی بەڕاستی بە تەسەوری من گرفتێکی زۆر گەورەیە تۆ ئەگەر بڕۆیت ڕاپرسیە بکەیت تەسەور ئەکەیت کە بەشێکی زۆری گەنج لەوانەیە خۆی نەزانێت چی ئەوێت ینی ڕەنگە بە چەند دروشمێک کە هەمومان ئەیزانین و ئەڵێنەوە کە ئەویش پێکاو لەگەڵ ژیانی ڕۆژانێتی مەسلەی نان و پارەیە ڕەنگە ئەمە باس بکە بەڵام لەوانەیە گەشتۆتە شوێنێکەوە و لە مۆقعێکە کە نازانێت چی ئەوێ بۆچی لەبەر ئەوەی فەزایەکی ناتەن دروست بووە فەزایەک دروست بووە بیزداد لە سۆشیال میدیایە کە بەشێکی سیاسیەکان سۆشیال میدیان داگیر کردووە بەشێکی سۆشیال میدیا بووە بە شوێنی احترامن ینی بۆ بە مەهزە لە دروستکردن بۆ بە پاڵەوانکردن بڵێ خۆت هەزەلی بکە چیتە پێشەوە ڤیو تەفڵێ بەڵێ لەبەر ئەوە ئێمە بەڕاستی ئەوەنەی ئامرازەکان و هۆیەکانی میدیا و سۆشیال میدیا بۆ بابەتی کات بەسەربردنی ناتەندروست کە بە ئاراستێکی خراپ ئەمان باکەوامان لێکە نەتوانین تەنانەت دوو دێر بخوێنینەوە نەتوانین بمان باتە سەر ڤیددیۆیەکە ڤیددیۆیەک زانیاری تیاابێ بەڕاستی بە ئاراستێکی ترا ڕۆشن کە دوای حەزی لاوەکی و دوای کۆمەڵشتی لاوەکی کەوتوین ئەمە جگەلەوەی کە ئێمە خۆمان لە ئەساسا کێشەی گەورەی سەرمایه‌داریمان هەیە کە چۆن عەقلی کۆنتترۆل کردووە ئەنجا ئێمەش لە کوردستان و لە هەرێمی کوردستانیش مەسلەی سۆشیال میدیا و ئەم ڕازانە بەڕاستی گەنجیان کۆنتترۆل کردو بەبێ ئەوەی ئەوان هەست بە خۆیان سپاسانەکەم شێن خان خۆ بە ناڕاستەخۆ کۆنتترۆل کراون لەلایەن سۆشیال میدیا هەر بژی دواتر قسەیەکیش لەسەر سانسۆری ئیجابی لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکانەکەین دووبارەیەکەمەوە سانسۆری ئیجابی ئەڵێم لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان هاوڕێیان ئەگەر سۆتەکەی لێدوانەکەی کاکسۆران کە گەنجێکی خاوەن پێداویستی تایبەتە یەک دوو پرسیارمان ئاراستە کردبوو ئەگەر ئامادەیە ئێمە و میوانەکانیش ئامادەین بۆی گوێمان لەبێت فەرمونون لە ناخی دڵمەوە پیرۆزبایەکی گەرم ئاراستەی لاوانی هەر چوار پارچەی کوردستانەکەین تەمەنا ئەەکەین لەم ساڵەدا دوای ئەو هەموو نەهامەتەی کە بەسەر میلەتەکەمانە هات و خەون و خولیاکان تا ئەندازەیەک ڕاگیران بتوانین ئێمە وەکو گەنجانی کوردستان برە و بەتوانا و تاقە و بەهرەکانمان بدەین سەبارەت بە کێشە و گرفتی خاوەن پێداویستە تایبەتەکان ئێمەی لاوان پێمان وابێ سەرڕای ئەو هەموو ئاستەنگی و ئەو بارودۆخە جیاوازەی کە تێگەتوین بەڵام توانی ومانە
دانەبڕێن لە گۆڕانکاریەکانی جیهان بە باهرەکانمان بە چالاکیەکانمان بە ئەزمونەکانمان بتوانین خزمەتی کۆمەلگاکەی خۆمان بکەین بە ئامانجی بەرەو پێشتنیان. گرنگترین شت لێرە ئەوەیە ئێمە پێویستمان بەوەیە وەکو گەنجان زەمینەیەکمان بۆ بڕەخسێت تا بتوانین ئەو تاقەیە کە هەمانە لە خزمەتی میلەتەکەماندا سەرفی بکەین بۆ بەهێزکردنی توانە مرۆیەکانمان لە ڕووی هوەری لە ئاستی ئیداری لە مەجای کاژێڕی و لە سەرجەم سێکتەرەکان هەتا ئەگاتە جوتیاری نیشتیمانەکەمان. سەبارەت بە ئێمەی لاو لە کوردستان سەرڕای ئەوەی هەموو ئەو خزمەتەی کە کردومانە زۆرینە زۆری ڤۆڵنتێر بووە بە توانستی خۆمان بووە، بەڵام لێرەوە پێویستمان بەوەیە داوا ئەەکەین لە وەزارەتی ڕۆژبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتێکی گرنگی گەنجەکانمان بێ. ئەو بوجانەی کە تایبەت ئەکرێ بە خزمەتکردنی لاوان بە فعلی سەرف بکرێ و جێبەجێ بکرێ. تایبەت من لێرەوە دەڵێم چارەنووسی بوجەی پایتەختی ڕۆشنبیری شارەکەمان کە جزئێکی بۆ گەنجانە یەکلایی بکرێتەوە و بەواقعی پێمان بوترێ ئەمە چۆن سەرف کراوە و ئایندەی بەرەوچۆوە ئەڕوا. دواتریش ئەم کارنامەی ئێستای کابینەی نوۆی حکوومەتی هەرێمی کوردستان احتیمامێکی گرنگی بە تواناکانی لاوانداوە، بۆیە ئەبێ هەمومان پاڵپشتی ئەم کابینەیە بین و حکوومەتیش واجبێکی حەقیقی ئەوەی هەیە خواستەکان جێبەجێ بکە بەمەرجێ حکوومەت بتوانێ هەم ئەو مافانەی ئێمە بدا هەم ئێمەش وەکو لاوان ئەرکەکانی سەرشانمان جێبەجێ بکەین. یەک شتم هەیە لێرە بەنمونە جوتیارێک، میوزیک ژنێک، هونەرمەندێک، نووسەرێک، شانۆکارێک زەمینەیەکی وای بۆ بڕەخسێ کە بتوانێ خواستەکانی بارەکانی جێبەجێ بکرێ و بەدی بهێنێ. زۆر زۆر سپاس بۆ کاکە سۆران کە بە قسەکانی نوێنەرایەتی گەنجانی خاوەن پێداویستی تایبەتی کرد. دیارە من ئەو گەشی و شەوق و زەوقەی لە خاوەن پێداویستی تایبەتەکانی بینم بۆ چوونە پێچەوە بۆ گەشەکردن بۆ گۆڕانکاری ڕەنگە ئەگەر دوایی ڕخنم لێ نەگیرێت کەمتر لەوانە ببینم کە خاوەن پێداویستی تایبەت نین. هیوادارم لایەن لێ بکرێتەوە و خەمەکانیان بەکەم نەبیندرێت. ئەزیزان من تقریبن بە کۆی بەرنمەکە دەوری 12 خولەکێکم ماوە بۆ یەکتر بروسکە پرسیارەکەم بۆی زۆرترین کێشە لە بەرنمەکە بخەینە ڕوو. مامۆستا عەبدولسەلام، من کاتێک لە ئینستاگرامەکەی خۆم ئەڵێم بۆ ناخوێنیتەوە، بۆ خۆت فێری زمانێک ناکەی، بۆ خۆت لە بوارێکە پێش ناخەیت، ئەڵێ من تەخەڕجەکەم و تعینم ناکەم. لە یەکی زانکۆیە، لە دوی زانکۆیە. لەوێ قسەیەکشم بۆ بکەی لەسەرەوەی قۆناغەکانی زانکۆ ڕەنگە قۆناغێک بێت کەمترین بەرپرسیارەتی لەسەر گەنجان بێت. قۆناغێک بێت بە مانای وشە ئەبێت خۆیانی تیا دروستکەن و بۆڵامی ئەو پرسیارەش بنەوە کە من کێم و چیم دەوێت. بۆچی گەنجی ئێمە یەک هێندە پلەیەتی لە پڕێک ببێت بە کوڕێک کچان هینم لێ نەکەن ڕخنم لێ نەگرن چونکە ئەوە ئیدیەمەکەی پندەکەەوە هاتووە ئەوێت یەکسەر ببێ بە خاوەنی خان و یەکسەر بێ بە خاوەنی ئۆتۆمبیل، یەکسەر بتوانێت گەشت و سەفەرکە، یەکسەر هاوسەرگیری بکات، یەکسەر هەم بزنسێکی خۆی هەبێ و بۆ کە پێیانەڵی بخوێنەوە خۆت فێری زمانێک بکە بێتاقەتە بن بەم قسەیە حەزیان لێ نییە. بەڵام ئامادەن 10 ساعت 12 ساعت پەبجی بکەن خەریکی تیکتۆک بن و بەداخ. قسەکانی من و زۆرجار لە محاضرات و تدریبات ئەو باسەکەم ئەو پەرژینەدا دەرێم تا هەڵەت تێ نەگەێنرێتن وەکەنەوە من دژی گەنجانم بێگومان. بەئاسڵ ئەڵێم ئەوە دیسان جڤاک و تاک لەناو ئەوەدا کێ دروست دەکاتن، تاکەکان کۆمەلگا دروست دەکەن و کۆمەلگا کولتورێک دروست دەکاتن کە لە سلوکیاتی تاکەکانە. دواتر ئەو کولتورە ئینتاجی ئەو تاکانە دووبارە هاوڵاتیانە ئەکاتن دانوستاندن لە نێوان هەردوولادا. باش مافیتی ئەو فکرەیە هەبیتن باش و ئەبێ لە بیری هەمومان بیت گوتمان ثەقافەت الربح السەریع کولتوری قازانجی بە پەلاوە لە سەراسی هەموو جیهانە چونکە ئینتەرنێت وای لێ کردیە بە کلیکێک نان خواردنەکە دێتە لای تۆ. فکرەی ئیستیحقاقە بە مۆبایل دەتوانێت بگەیە دیوی تری جیهان، ئەخبار دێنە بەردەست وا ئەزانرێتن هەموو شتێکە بێ بەو شێوازە بیت. سنەتی تەدەڕژ لە گەیشتن بە شتەکاندا نایەتن. ئێستا خەڵکێک دەبینیتن هەندێک جارە ئەو باسە لەگەڵ من دەکەن وا ئەزانیتن من لە دایک بوویمە وە کەوچکی زێڵ لە ناودەممداوەیە منی شخص یانی نازانیت بە چەند معانات اینجا گەیشتمە ئەو نیو سەدەیە لەسەر ئەو زەویە ئەژیم
چ معاناتێک بینراوە تا ئینسان بتوانێتن و چەندین چیرۆکی وەکوتری ئەڵێ تۆ ناوی من نەزانی چیرۆکی ژیانی من نازانانی بالضبط طبعا ئەوە هەر کەسێکیش گەیشتی بیتن یان ڕەنگە تعمیمێکی تیا بیتن تۆزی مطلقە بەس ئەو جورئەتەش ئەەکەم ئەوەی توانیتی خۆی ئیسبات بکەت و بگەیتە سەردە پیشان و معاناتێکی بینیوە بە شێوازێک لە شێوازەکان هەر چۆن بیتن ئەو معاناتانە ئەم بەشەیکە و دوو جۆرە خیتابمانەیە کاتێک کە لەگەڵ بەرپرس ئێمە دادەنیشین پێیان دەڵێن ئەبێ ژینگەیەک و ئالیاتی وا دروست بکەی کە ڕێگا خۆشکەر بیتن ببینن جڤاکێک مجتەمەعێک کۆمەلگایەک چارەسەر بەرهەم بهێنین ژیانی خەڵکێکە ئاسانتر لێ بێت کێشە هەر دەبینن بالمناسبە یعنی بەیانی ئەگەر ئێستا بەتاڵێنە ئەگەر ئیشیان دەستکەوت دواتر زۆر پارە چی لێ دەکاتن دواتر انحرافات بەشی دووەم کە داوای لەکەی بەهرە و تواناکان و لێ هاتوویەکانی خۆی پێش بخات نایکات ئەو ئەسڵ وایە ئەسڵ چونکە ژیان بەرپرسیارەتی تاکە نەفەرە ئەبێ لەوێوە دەست پێ بکاتن عام هۆشیاری لای گەنجانی ئێمە درەنگ دێت لای جوواکی ئێمە درەنگتر دێتن ینی سەیری گەنجێکی زانکۆیەکی ئەمریکی بکە لەگەڵ گەنجێکی ئێرە بلی زانکۆ بیت ئەبینی جیاوازی هەیە بن باسی مطلق و عام دەکەم ڕەنگە ئەفراد جیاوازی تێدا هەبیتن فگەنجی ئێمە پێویستیە لە یەک لەحزەدا دوو شت بکەتن بەشێک تێدا مراجعە لە خودی خۆی و هەوڵ بدەت خۆی بەرەو پێش بباتن و بیتە ئاسی تەحەداکانی لۆکەڵی و ئینتەرناشناڵی دوو خەباتی خۆی ئەنجام بدە تا ئەو ژینگەیە دروست بکاتن ژانی ئەو ئاسانتر لێ سپاسانەکەم دکتۆر بنار ئێوە دیارە ئەزمونتان هەیە لەگەڵ کاری خۆبەخشیە ئەکرێ بڵین کاتێ ئەو قۆناغانەی قۆناغی بنەڕەتیە قۆناغی ئامادەیە قۆناغی دواترە ئیتر بزانکۆ بێ پەیمانگەکان بێت ئەگەر گەنجان بە شێوەیە یعنی لێ بردووانە بەشداری بکەن لە چالاکیە خۆبەخشیەکان ئەمە باشتر ئامادەیە بۆ منە بچێ بۆ جێگەیەک بڵێ من ئامادەم 3 مانگ ڕۆژی 2 سەعات لای تۆ بم بەس فێری شتێکم کە هیچم ناوێ خۆبەخشانە کارێ بکە ئەمە واکە ئامادەتر بێت بۆ بازاری کار چکە بازاری کاری ئێستا ئامادەن یە کەسێک با لە سفرەوە فێری کا بەداخەوە وای لات بەڵێ هەر دەگەڕێمەوە سەر تقریبان لینکەکە لەگەڵ پرسیاری کە لە مامۆستات کرد و لەو پرسیارە لە منت کرد گەنجی ئێمە من دایمەن لایەنگری گەنجانم بێگومان ئێمە هەموومان لێرەین لایەنگری گەنجان بەڵێ بێگومان خۆی گەنجەکانمان یعنی خەتای خۆشیانە بەڵام وا لێ ڕاهاتون وا پەروەردەکراون کە شتەکان بە حازری بێتە پێشیان و تاو بەکاری بێنن و دایمەن وا فێرکراوین کە تاومان لە کەسی تر بێ بۆ نمونە لە خێزان لە دایک و باوک لە بۆ چارەسەرکردنی ئەوە کە لە خودی گەنجەکەەوە دەست پێ بکات پێویستە کە لایەنی یەکەم خۆی پەرە بەتوانەکانی خۆی بدات کە لە سەردەمی ئێستا دەتوانم بڵێم ئاسانە ئەو سۆشیال میدیایە کە لە کاتی ئێستا بۆ هەندێک مەبەستی تر بەکاردێت تۆ دەتوانی بکەیە پۆلێک بۆ خۆت ئەو ترینینگانە چەندین گەنجمان هەیە بمبورە قسەکەت پێڕم چەندین گەنجمان هەیە لە ڕێگەی بابەتە جیاوازەکانەوە کۆمەڵێ فان و خەڵکی لە خۆی کۆ کردوتەوە وردە وردە ڕیکلام بۆ ئەم شتاکە بۆ شتاکە داهاتێکی دەستەکەوێ خۆی پێ ئەژێنێ و خەریکەیکا بە بزنسێکیش بۆ خۆی لە سفریشەوە دەستی پێ کردووە دەینەوە سەر قسەکەت کاری خۆبەخشی کە تا ئێستا نەبووەتە بە کللتورێکی زۆر زۆر باو دەستیان خۆش بێ گەنجی زۆر زۆر باشمانەیە کاری خۆبەخشیە کاتن بۆ هەیە ئەسڵەن مەبەستی ئەوەی نیە کە پیشەیەکی دەست بکەوێت لە دام و دەستگایەک لە کەرتی تایبەت بەڵکو ئەو ڕۆحیەتەیە کە لە بوونی خۆیدا هەیە کە یارمەتی خەڵک بداتن بەڵام زۆر زۆر گرنگە کە گەنجی ئێمە ئەو کللتورە زیاتر لە ژیانی خۆی بەرجەستە بکاتن چونکە ئیسیفادەی زۆر دەکاتن هەر ئەوەنیە لە پۆلێک دانیشی و زۆر کلاسیکانە بێ مامۆستا قسەکەر بێت و تۆ تەنها گوێگر بێ تۆ توانی ئەو علمەی کە لە پۆلا فێر بووی دەتوانی بچی لە خۆبەخشی بکەی بۆ ماوەیەکی کورت زیاتر شتەکان فێربی و کارامەیەکانی سەدەی بیستیە بەڵێ ببەخشە بۆەوەی لە کۆتاییدا وەربگریت کاکە ڕەوەند ئێوە لە تێدێکس نیشتیمان دیارە چالاکیەکانتان کەسانی زۆر تایبەت حزوری ئەبووتیایە جگە لە نوێنەرایەتی وڵاتان بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام گەنجان لە هەموو سوچ و کون و کەلەبەرێکی چالاکیەکە بوون ئەم گەنجانە پێویستە هەر بە خۆبەخشانە کار بکەن یانەوە بیرتان لەوە کردوتەوە لە داهاتووە کاتێک لە ڕێگەی چالاکیەکانتانەوە سوودێک و ڕبحێکی مادی و داراییشتانە بێ هەلی کاریش بۆ گەنجان لە ڕێگەی پرۆژەی بچووک بچووکەوە دروست بکەن بەڵێ تێدێکس خۆی ئڤنتەکەمە لە لایس باڵێن مۆڵەتەکەی لە ئەمریکا وەرمانگرتووە 4 ساڵە ئەو گەنجانەی لەگەڵ ئێمە کاریان کردووە ڕێژەکان یەکجار زۆرە بە هەزارانە من دڵخۆشم لە ماوەی ئێمە ناتوانین و ئەمە هەمومان خۆبەخشین بەڕاستی هەر یەکێک لە ئێمە
کارێشتر لە پاڵ کارەکەی تر دەکات بۆی بتوانانی بژێوی ژیانی خۆی دابی بکات. بەڵام من زۆر دڵخۆشم دەتوان بەداتا ئەوە باس بکەم کە زیاتر لە 200 گەنج لە ڕێگای ئێڤنتەکانی ئێمەوە توانیویانە نێتۆرک لەگەڵ ڕێکخراوەکان لەگەڵ با بڵێن کەرتی تایبەت دروست بکەن و ئەو توانای خۆیان بسەلمێنن بۆیان چونکە زۆربەی ئەو با بڵێن کۆمپانیەکانی کەرتی تایبەت کە لە لیڤڵی سەرەوەن داوا لە ئێمە دەکەن بە حکمی ئەوەی کە یەکێک لە مەرجەکانی ئیشکردن لەگەڵ ئێمە زمانی ئینگلیزیە بۆ بەشێکی هەمووینە توانیویانە سوودمەند کارتان ڕخسان بێگومان ئەوە 200 کەسێکن بۆم سەردەمی کۆرۆنایە خۆی ئەو مەسلەی کۆرۆنا بەڕاستی پەتایە کە کاریگەری لەسەر هەمومان هەیە و لەسەر هەموو جیهان هەیە بەپێی دواترین ئامار زیاتر لە 1.5 ملیار کەس لە جیهان گەنج ئیشی لەدەستداوە خەڵک ئیشی لەدەستداوە ئەمە بابەتێکە کە بۆ پۆست کۆرۆنا یعنی دوای کۆرۆنا دەبێت زۆر بەجددی ئیشی لەسەر بکرێ هەرێمی کوردستانیش بێگومان ئەوە بەشێکە لەو کاریگەریانێکی ئێستا لەسەری هەیە من بەڕاستی بۆی شتەکان کورتکەمەوە من زۆر کورت و زۆر بەکورتی من زۆر پۆزیتیڤم دەتوانین گۆڕانکاری زۆر باش بکەین دڵنیام لەوەی کە ئەم وڵاتە ئایندەیەکی باشەیە دەبێت ئێمە دەبێت بەرچاومان ڕوون بێ بۆی ئایندەی خۆمان لەم وڵاتە ببینینەوە شتێکێ تکا دەکەم لە هەموو لایەنێک تکا ململانەی سیاسی لەناو گەنجەکان ببەنە دەرەوە گەنج هەیە زۆر سەرکەوتووە گەنجێکی تر هەیە لەبەرەوەی ئینتیمای حزبی ئەو گەنجە ڕێگەی نادا حەز دەکات فەشەل بێنێت یعنی ئەمە کارەساتە لە جاتی پاڵپشتی یەکەکە هەر ئاینێک بێت هەر ئینتیمایەکت هەبێت هەر کەلتورێکت هەبێت گەنجێک کە سەرکەوتوو بوو دڵنیام لەوەی کاری باش دێمە خزمەتت بۆ کۆتا پەیامە پەیامی کورتم بۆ حاضر بکەن ئازیێت نەبێ شەیان خان زۆر بە کورتی منیش پرسیارەکەم زۆر بە کورتی یەکەم میدیا ئەو میدیایی ئێستا ئەبینرێت هەمویان نا هەندێکیان چ ڕۆڵێکی سلبیان گێڕاوە لەوەی کە گەنج سەرگەردانتر بکەن و کۆتا پەیامت چییە کۆتا پێشنیازت چییە زۆر بە کورتی و پوختی بێ سپاس دەکەم بەڵێ میدیاکان لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی بە تایبەت لە دوای ئەوەی لە ڕووی ئەکادیمیەوە گەشا بە ئەکادیمی ئەکرێ ئیسفامی گەورەی لەسەر ئەوەی کە وەرگرە بە ئامانجکراوەکەی چی ئەیاتێ و چ خواردنێکی ئەیاتێ چ پەیامێکی ئەیاتێ ئەو ڕووبەرەی کە بەشێکی زۆر لە میدیاکان هیانە لەبەرەوەی ئێمە میدیای نیشتیمانیمانە میدیاکان یان میدیای حزبە سیاسیەکانن یا هی سێبەری حزبە سیاسیەکان یاخود بەشێکن لەو میدیانەی کە لەم ساڵانەی ئەخیرا دروست بوون و جۆرێک لە تەرفیه و کات بەسەربردن کە بە تەسەوری من ئەمە ناچێتە خانەی کارکردن و بەخشش و هۆشیاری میدیایی بەقەت ئەوەی جۆرێکە لە بزنسکردن بۆ خۆیان هەموو هەرچی ئەوانی تریشەکە میدیای حزبەکانن یاخود لە سێبەری حزبەکاندان ئەو ڕووبەرەی کە هەیەە بۆ تەختیەکرد بۆ ڕووماڵکردنی بابەتی سیاسی و پرسی سیاسی و بوونەتە مینبەری پەیامی سیاسی بۆیە هەموو کێشە کۆمەڵایەتیەکان بە پرسەکانی گەنجیشەوە لە پراوێزی هەموو ڕووماڵکردنەکانی میدیای هەرێمی کوردستانان بە شێوەیەکی گشتی و زۆر کاتیش ئەو ڕووماڵکردانە ئەگەر بەشێکی بچووک بێ ڕووبەرێکی زۆر بچووکیشی بۆ تەرخان کرابێ زۆربەی کات بە سیاسی ئەکرێن یاخود لەبەر سومعی پارێزگایەک یا پارێزگایەکی تر یا حزبێک بۆ حزبێکی تر زۆربەی کات بە جۆرێک لە جۆرەکان پەردە بۆ شەکرێ کۆتا پەیامت یاخود زۆر بە کورتی ئەگەر دیێڕێکیش بێ زۆر باش ڕاستیتە پەیامی من ئەوەیە ئەمەوێت لە ڕێگەی بەڵێ ئەمەوێ بە تایبەتی من لە ڕۆ میدیایەکەەوە قسە بکەم ئەوەیە ئێمە پێویستمان بەوەیە میدیا بە ئاراستەیە کار بکە کە کۆمەلگا هۆشیار بکاتەوە پێویستیمان بەوەیە کۆی کێشە کۆمەڵاتەکان پرسەکانی گەنجان ژنان مناڵان ئەمانە ببنە ئەولەویەت لە کاری میدیایە بەو ئاراستەی کۆمەلگا هۆشیار بێت و کێشەکانیان چارەسەر دروستتر و کۆتایی قسەکەم ئەوە بێت میدیا پێویستە ئاوێنەیەک بێ بۆ کۆمەلگا بەڕاستی سپاسانەکەم شێن خان زۆر بە کورتی پێمەڵێن لە گوێ ماڵێن دەچرکە یەکی دەچرکە ببورن ئەو گەلەی خەم لە گەنجانی خۆی نەخۆتن خۆی ئەکوژیتن باشترین ڕێگا بۆ پێشبینیکردنی ئایندە دروستکردنیەتی گریلی چارەسەر دەست هەڵات لەگەل گەنجان پردی پەیوەندی دروست بکەن پێکەوە پلانی ئایندە بکەین ناخان باسی تر گەنجانمان بێ هیوانە بن لایەنی پەیوەندیدار ڕێکخراوەکان با بە پراکتیزە بێنە ناو و گەنج ئاش بکەنەوە لەگەڵ کۆمەلگاکەیان بۆی ئێمە شۆک وڵاتان پێش بکەون و ئەو وزەیە کە لە گەنجی ئێمەدا هەیە بخرێتە کار و گەنجانیش بەخۆیاندا بچکەڕەوە دەزانم قسەی دیکەشت ماوە بەڵام ئێمە من دەڵێم خۆی زۆر دەڵێن گەنج ئایندەیە گەنج ئەگەر ئەمڕۆی نەبێ ئایندەشی نابێت شتێکێ لێرەدا زۆر گرینگە بەرپرسە یەکەمەکانی یاخود سەرۆکە یەکەمەکانی ئەم وڵاتە ئێستا کە لە دەسەڵاتن هەمووی گەنجن من دڵنیام باوەڕشم پێیان هەیە و زۆر گەشتبینیشم کە بەیەکەوە دەتوانین ئەگەر هەمومان بەیەکەوە دابنیشین
بەیەکەوە دەتوانین زۆر گۆڕانکاری ئەرێنی لە سێکتەرەکانی ئەمە کۆتا بەرنامەش نابێت لەسەر گەنجان زۆر سوپاسانەکەم ناتوانم ناوتان بێنم کاتم نەماوە کۆتا پەیامی خۆم گەنجان پێویستە واز لەو خوانە بێنن کە دوایان دەخات کە سەرقاڵیان دەکات بە بابەتگەلێکەوە کە ژیانیان وێران دەکات کاتەکانیان دەکوژێت داهاتویان خراپ دەکات ڕەنگە ئێستا بێزار بن ڕەنگە بێکار بن ڕەنگە خەمبار بن ڕەنگە گیرفان بەتاڵ بن ڕەنگە یەکەمی بەشەکەی خۆت بیت و هێشتا دانەمەزرابیت بەڵام وەکو تۆمەس فولەر دەڵێت تاریکترین کاتی شەو ڕێک بەر لە شەبەق و گزنگ و بەرەبەیانە دڵنیابن تێدەپەڕێت تکایە با هیوا بەرنەدەین تکایە با بەردەوام بین لە کاتی قەیرانەکاندا لە پێشخستنی خۆمان ڕێزی تەواوی هاوکارانم قبول بکەن دووبارە سوپاس بۆ میوانەکانم ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن